باز لە بڕیارەکانی دادگای فیدرالی دەکەین تایبەت بە پرۆژە یاسای بودجەی عێراق و ڕاهەندەکانی بڕیارەکانی دادگای فیدرال و کاریگەری لەسەر هەرێم بە شێوەیەکی گشتی چی دەبێت تایبەت بەم بابەتە ڕێبین سەباح کە بەڕێزیان ڕاوێژکاری یاساین ڕاستەوخۆ لە ستودیۆی هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاک ڕێبین سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دەستپێکی پرسیارەکەم لەوە دەبێت کە ڕاهەندەکانی بڕیاریەکانی دادگای فیدرال عێراق تایبەت بە پرۆژە یاسای بودجە چۆن خوێندنەوەی بۆ دەکەیت؟ زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز و سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوەی بەڕێز و تەواوی بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. تەبیعی ڕەهەندەکانی دادگای فیدرالی و بڕیارەکانی دادگای فیدرالی لەسەر تەواوی پرۆژەی یاسای بودجەی عێراق و کە دوای ئەوەی پەسەند کرا لە پەرلەمانی عێراقی و هەروها دەرکەوتەکان و کاردانەوەکانی دادگای فیدرالی من بە ئیجابی و بە سلبی دەبینم لەبەرەوەی لە هەموو هەنگاوێکی یاسایی دوو بارمان هەیە، بارێک کە پێی دەڵێن باری ئیجابی و بارێکیش کە پێی دەڵێن باری سلبی. بەداخەوە ئەوەی لە عێراق ڕوودەدا زۆر جار هەستی پێ دەکەین کە خۆمان تەمەنای ئەوە دەکەین کە ئەوە بوونی نەبێتن، ئەوەیە کە زۆر جار هەندێک فشاری دەرەکی هەندێک فشاری ناوخۆیی وا دەکاتن کە قەضا و کە محاکمی جا لە ئیتحادی تاوەکو هەتا خوارەوە زۆر جار لە هەندێک بابەت بەرەو سلبیات بڕۆن نەک بەرەو ئیجابیات کە قانون خۆی لە خۆیدا بۆ ئەوە دروست کراوە کە ئیجابیات کە سوود بە هاوڵاتیان بگەێنێ، سوود بە وڵات بگەێنێ، سوود بە دامەزراوەکانی وڵات بگەێنێ، بەڵام کاتێک بارەکە لار دەبێتەوە بەرەو سلبیات بەرەو زیان گەیاندن ئەمە بخۆی دەخۆیدا کێشەیە. ئەوەی ئێستا کە لە بابەتی یاسای بودجە لە پەرلەمانی عێراقدا پەسەند کرا و کە ئێستا لە وەقایعی عێراقیش بڵاو کرایەوە و پەسەند کرا لە حکوومەتی عێراقی دوای ئەوەی کە لەلایەن دادگای فیدرالی ئەو بابەتە پەسەند کرا ئەمە عەفوو دادگای محکەمەی ئیتیحادی ئەمە ئێستا لە جێبەجێکردنی ئەم یاسایە کە لە خاو جێبەجێکردنی ئەم یاسایە و بێدەنبوونی دادگای فیدرالی ئەمە خۆی لە خۆیدا جێگای گومانە، جێگای پرسیارە و بەڕاستی ئەمە لێکەوتی خراپی لەسەر هەرێمی کوردستان لێکەوتۆتەوە لە بابەتی داهات و بودجە و کۆمەڵک بابەت تر و هەروەها دادگای فیدرالی دەبێت خۆی لە خۆیدا حەسمی ئەو کێشانە بکا کە ئێستا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدابوونی هەیە لە بابەتی داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و هەروەها لە ناردنی پشتی هەرێم بەو شێوەیە کە لە ناو دەستور ناو پرۆژە یاسای ناو یاسای بودجە بڕیاری لەسەر دراوە خۆی لە خۆیدا دەبێت ئەمە دادگای فیدرالی بێتن بە شکلێکی صحیح بە شکلێکی ڕێک بابەتەکە یەکلا بکاتەوە کە ئەو سەلاح بۆ پێی ئەو سەلاحیاتانەی کە دەستوری عێراقی لە مادەی 93 بەو دادگایی داوە لە ئێستادا کە بەردەوەی بێتن ئەمانە خۆی بەخۆی بەپێی سەلاحیاتەکانی خۆی یەکلای بکاتەوە بێتن بڵێ ناردنی پشتی هەرێم بەو شکلەی کە ئێستا دەنێردرێتن بەردەوەی کە کێشەکان چارەسەر بکرێتن نادەستوری ئەمە تۆزێک یعنی خۆی لەوە دەبینێتەوە بەڕاستی بەو شکلە سلبیاتانەی کە تازە باسم کرد بەو شکلە سلبیاتە بڕوا کە زیان بە هاوڵاتیان بگەێنێتن نەکسود بە هاوڵاتیان بگەێنێتن. باشە هەڵبەتە لە کۆی ئەو بابلیتانانەی کە لە پرۆژە یاسای بودجە هەبوو لێرە دوێنێ لەلایەن دادگای فیدرالیەوە دوانیان با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان کاری لەسەرکەوەکانی دیکە هەمووی بەدەستوری دەنگی لەسەردرا. دەکرێت بڵێ ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی کاریگەری یاخود بڕیارەکانی دادگای فیدرالی لە دوێنێدا لەسەر پرۆژە یاسای بودجە زیاتر بە سیاسی کراوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان دیوێکی یاسایی هەبووە؟ من لە پرسیاری یەکەمیش باسی ئەوم کرد، یعنی بڕیارەکان بەو شکلەیە جار هەیە ئێمەمانان مەسەرەن تەمەشا دەکەین بە شکلێکی یاسایی خۆی دەڕوا هەندێک جاریش من لە بابەتە سلبیەکە باسم کرد بەڕاستی بە سیاسی دەکرێت فشار دەخرێتە سەر محاکم و قەضا یعنی لە تەواوی عێراق ئەمە بڕیارەکانی دوێنێ خۆی لە خۆیدا لە دوو بار خۆی دەدیتەوە بارێکی دەستوری یاسایی و بارێکیشان بەڕاستی بارێکی سیاسی بوو کە زیان بە هاوڵاتی بگەێنێ کە زیان بە
قوتی هاوڵاتی بگەێنێ لەبەرەوەی هاوڵاتی تەرەف نییە لەو نیزاعاتانەی کە لە مابینی حکومەتی هەرێم و لە مابینی حکومەتی بەغدا هەیە دەبووە ئێستا محکەمەی ئیتیحادی کار لەسەرەوە بکاتن بەڕاستی کۆتایی بە هەندێک نیزاع بێنێ لە بەرژەوەندی هاوڵاتیان نەک بە شکلێک کە بابەتەکان بەرەو قوڵبوونەوە بچن بابەتەکان بەرەو عقارێک بچن بەڕاستی ئێمە بڵێن سلبیاتەکەی زیاتر بۆ لە ئیجابیاتەکەی. باشە چی تایبەت بە یەکلایکردنەوەی کێشەکانی هەولێر وەروە کێشەکانی بەغداد کە ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان دەنگی لەسەردا خوێنەوەی بەڕێستانە سەر ئەمە چییە؟ خوێندنەوەی من لەسەر یەکلابوونەوەی کێشەکانی هەولێر و بەغدا لە ئێستادا وەکو یەک خسێکی یاسایی ئەوەیە کە بە پێی دەستور بە پێی یاسای بودجە کە هەموار کراوە بەو شکلە کار لەسەر یەکلاییکردنەوەی کێشەکان بدرێتن و هەموو بابەتێک کە چەند ساڵێک کە چەند بابەتێکی نایاسایی لە چەند ساڵی ڕابردوو ڕووی داوە کە هەر بابەتێکی نایاسایی ڕوو بداتن ئەکیت هەردوو تەرەف خەتابارن جاهریەکە بە ڕێژەی ئەو لەو زیاترە بەڵام بۆ ئەوەی بیت ئەو بابەتانە چارەسەر بکەی و ئەو نیزاعانە نەهێڵی پێویستت بە چەند مەرحەلەیەکی یاسایی هەیە بۆی قۆناغ بە قۆناغ ستێپ بە ستێپ بتوانی نیزاعەکان بەرەو کۆتایی ببیت و هەندێک بابەتیش قانون لە هەندێک بابەت ئیستیسناعاتی داناوە ئیستیسناعاتی قانونیش دەکرێت لەو بابەتە و لەو کێشە ئەو کەڵەبوون ینی ئەو کێشەی کە دروست ینی زۆر بووە و مایتەوە چەند ساڵە نەتواندراوە حل بکرێتن دەکرێت لە هەندێک بابەت بە ئیستیسنا ئەو بابەتە بە شێوەیەکی وەقتی چارەسەر بکرێت بۆەوەی لە داهاتوو بتواندرێ بە شێوەیەکی بنەبەر چارەسەر بکرێت و ئەو نیزاع قانونیەی ئەو نیزاعی داهات کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە لە بابەتی داهاتی ناوخۆ لە بابەتی فرۆشتنی نەوت دەکرێت هەموو ئەوانە بە پێی یاسای بودجە و بە پێی ئەو سەلاحیاتەی کە دادگای ئیتیحادی لە عێراق دابوونی هەیە بەبێ ئەوەی کە فشاری سیاسی و فشاری تر بخرێتە ینی قوبول کە ئەو فشارانە بخرێتە سەری دەکرێت خۆی بێتن وەکو سڵتەیەکی عولیا و کە قەراراتی باتە کە قەراراتی کۆتاییە بێ ئەم بابەتانە چارەسەر بکە و کۆتایی بەو نیزاع بێنێ کە لە نێوان هەرێم و بەغدایە لەبەرەوەی بوونی ئەو نیزاع بەڕاستی بێجگە لە هاوڵاتی کەسی تر زەرەرمەند نییە تەنها هاوڵاتی هەرێمی کوردستان لە بوونی ئەو نیزاع زەرەرمەندە کەسی تر زەرەرمەند نییە. باشە کاک ڕێبین یەکێکی دیکە لەو بابەتانە لەو خاڵانەی کە دوێنێ لە دادگای فیدراڵی عێراقی لای کرایەوە بوونی پارێزگای ناڕازی بوو ئەمە تا چەندە بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت بڵێ لە بەرژەوەندی تەواوی پارێزگاکانە بۆ خزمەتکردنی زیاتر و گەاندنی پرۆژەی زیاتر بوورەوەڵای پرسیارەکە تێنەگەیشت بەڵێ کاک ڕێبین ئەڵێم هەڵبەتێکێک لەو بابەتانی کە دوێنێ یەکلایی کرایەوە لە دادگای فیدراڵی عێراق بوونی پارێزگای ناڕازی بوو ئەمە تا چەندە کاریگەری لەسەر بژانەوەی پارێزگاکان بە شێوەیەکی دادپەروەرانە دروست دەکات. طبیعی ئەو بابەتەی دوێنێ کە یەکلا کراوە لە محافظاتی مەسەن ئەوەی کە ناڕازین لە بابەتەکانی تایبەتمەندن مەسەرەن لە کە تایبەتمەندن لە بابەتی خۆیان لە ئیدارەی خۆیان ئەمە من هەموو جارێ وتومە هەر بڕیارێک کە دەدرێت دوو دیوی هەیە دیوێکی باشی هەیە و دیوێکی خراپی هەیە دەکرێت لە دیوە باشەکە بڵین ئەمە بەڕاستی ئیسیفادەی دەبێت بۆ مەسا و پارێزگای کە ناڕازیە لە بژانەوەی خۆی لە داهاتی خۆی لە کۆمەڵێک بابەت کە خۆی لە خۆی داوەکو ئیدارەیەکی مەسەرەن خۆجێی بتوانێت بژانەوە لە ناو پارێزگاکەی خۆی بک کۆمەڵێک ئینجازات بک کە ئیسیفادە لە ئەو بابەتە ببینێ لەم بڕیارە ببینێ بەڵام لە دیوێکی تری یاسایی زۆر جار ئەگەر ڕێگا بدرێتن بەو شکلە مەسەرەن کە مەسەن پارێزگایك بە ناڕازی بێتن زۆر جار لەوەیە مماتەڵاتی قانونی دروستکاتن بەڵام ئێمە بە گەشتبین بین تەنها بیر لایەنە باشەکە بکەینەوە لایەنە خراپەکە ینی لایەنە نێگەتیفەکە بە لایەکی ترەوە ینی زۆر بیری لێ نەکەینەوە خۆی لە خۆیدا ئەمە بڕیارێکی باشە
بە تایبەت بۆ پارێزگاکان بۆ پارێزگایانەی کە مەسەرەن هەز دەکەن کە مەسەرەن ئەو کۆمەڵێک بابەتی یاسایی هەیە کە لە سوودی وان یان کۆمەڵێک باپرسی یاسایی هەیە کە لە سوودی وان نییە لە بەرژەوەندی تایبەتمەندی ئەم پارێزگانی دەکرێت ئەمە ئەو بڕیارە بەو شکلەیە خوێندنەوەی بۆ بکەین و مەسەرەن تێخوێندنەوەی بۆ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ڕێبین سەباح ڕاوێژکاری یاسایی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لێرەوە لەگەڵمان بووین.